دوای 29 ساڵ لە حکومڕانی پارتی و یەکێتی لە هەرێمی کوردستان و 14 ساڵ دەسەڵاتیان لە کەرکووک و ناوچەدا بڕێنەراوەکانی دیکە لە جیاتی بەرەو پێشچوونی کوردستان و ئابووری سربەخۆ دروستکردنی کیانی سربەخۆ بۆ هەرێمی کوردستان تا دێت هەرێم لە پاشەکشەدایە و تەنانەت ناتوانێت موچەی فەرمانبەرانی بدات و چاوەڕێی بەغداد دەکات تا بەشێک لە موچەی فەرمانبەرانی بنێرێ. بەرپرسی ڕاگەیاندنی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵ ئیسلامی پێی وایە دەسەڵاتدارانی هەرێم پلانی پێشوەختەیان نییە بۆ چارەسەری پرسە چارەنووسسازەکان، بۆیە ناتوانن لە ڕووداوە لە ناوکاوەکان چارەسەری کێشەکان بکەن. خۆی هەر حەدەسێکە دروستە بێت لە فەزای سیاسیە ئەو حەدەسە تۆ پێشترە بێ پلانت بۆی هەبێ پلانی ABC مەسەلەن قسەت هەبێت لەسەر ئەم حەدەسانە و ئەگەرەکانی بۆ حازرکەی. کورد نەیتوانیوە بۆ تەنانەت بۆ هەرێمی کوردستانیش ئەم ئەگەرانە حازرکە، تەنانەت لە نێو خۆیشیدا نەیتوانیوە حکوومەتێکی یەکگرتوو بێ. ئێستا ئەگەرەکان یعنی بچوو کراوەتەوە بۆ شارێک بۆ ناوچەیەک بۆ زۆنێک، بۆیە ئەمان وەکوتم بۆ ئەوێ نیانە بۆ هەرێمی کوردستان چ جای بۆ کەرکووک و ناوچە جێناکران کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە. کاتێک کە حەدەسی ڕووەدا فریای ئەوە کەون یەکدوو کۆبوونەوە بکەن و یەکدوو بڕاری بەپەلە و بە هەڵە و یعنی سەرپێیی بدەن، ئەمەش ناکاتە خواستی کەرکووک و ناوچە جێناکران، ناکاتە ئەوەی کە تۆ بەم بڕیارە ئەم کێشەیە چارەسەرکەی. ئاوکات چاودێرێکی سیاسی دەڵێت پارتی و یەکێتی لە جیاتی هەنگاونان بۆ بەهێزکردنی ئابووری و دەسەڵاتی سیاسی لە بەرژەوەندی دانیشتوانی هەرێمی کوردستان کەچی لە هەوڵی خۆ دەوڵەمەندکردن و پاراستنی بەرژەوەندی خۆیان و حەزبەکانیانن. بۆ کاری سەرەکی بۆ پاشەکشەی کورد ئەوەیەکە دەسەڵاتدارانی کورد دوای 29 ساڵ بە بەڵگە دەیسەلمێنن. ئەوان کاتێک کە دێن باسی ئابووری دەکەن، ئابووری بە شێوەیە ڕێکدەخەنەوە لە بەرژەوەندی حزب، کاتێکە دێن باسی دیموکراسیەت دەکەن بە شێوەیە ڕێکی دەخەنەوە لە بەرژەوەندی حزب، کاتێک کە پرسی خاگەش باز دەکەن بە شێوەیە باسی خاک دەکەن کە لە بەرژەوەندی حزب و بەرپرسانی حزبێکەوە تا هۆکاری سەرەکی بۆ پاشەکشەی کورد ئەوەیە هیچ کاتێ بەرپرسان و دەسەڵاتدارانی کورد مەبەستی سەرەکیان خاک بۆ خاک نەبووە، مەبەستی سەرەکیان ئابووری بۆ خزمەتی خەڵکی نەبووە. سەرجەم ئەو کایانەی کە وەکو دەسەڵات و ئەمان باڵا دەست بوونەتیان خستویانەتە خزمەت بەرژەوەندی حیزب و کەسە حیزبەکان و پێم وایە ئەمە هۆکاری سەرەکی پاشەکشەی کوردە. با درێژایی دەسەڵات و حکومڕانی یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان هێندەی لە خەمی پاراستنی بەرژەوەندی خۆیان و بەرپرسەکانیان بوون، نیو هێندە لە خەمی خەڵکو و باشکردنی بژێوی هاوڵاتیانی کوردستان نەبوون، بۆیە دوای 29 ساڵ لە دەسەڵاتیان ئێستا هەرێم تا دێت پاشەکشە دەکات و مەترسی شکستی تەواو لەسەر قەوارە سیاسیەکەی هەیە. چیان و دیکەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.